ڕاگەاندنی کۆتایی پلنۆمی هەشتەمی کومیتەی ناوەندی کۆمەڵە. بەم جۆرە ئاگادارتان دەکەینەوە کە پلنۆمی هەشتەمی کومیتەی ناوەندی کۆمەڵە هەڵبژێردراوی کۆنگرەی هەژدەیەم لە ڕۆژانی شەممە و یەکشەمە 6 و 7 سپتامبەری 2025 زاینی بە بەشداری ئەندامانی کومیتەی ناوەندی کۆمەڵە و بە بەشداری ئەندامانی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیست ئێران، ئەندامانی کومیتەی دەرەوەی وڵات و کۆمەڵێک لە کادرەکانی حیزب بەڕێوەچوو. پلنۆم بە سرودی ئینتەرناسیۆناڵ و خولەکێک بێدەنگی بۆ یادی گیان بەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم دەستی بە کارەکانی کرد. کارنامەیەم پلنۆمە بریتی بوو لە راپۆرتی سیاسی و تەشکیلاتی کومیتەی ناوەندی بە پلنۆم، سیاسەت بەرامبەر بە حیزب و ڕێکخراوە سیاسی و چەکدارەکانی چالاک لە کوردستان، دیاریکردنی بەرواری بەڕێوەچوونی کۆنگرەی 19هەم، تاوتوێکردنی بڕیار و پێشنیارەکان، دابشکردنی ئەرک و کاری ناوخۆیی و ڕێکخستنی ئۆرگانە ناوەندیەکانی کۆمەڵە. راپۆرتە سیاسیەکە چاوخشانێک بەسەر گرنگترین پێشهاتەکانی ناوچەکە، ڕەوتە سەرەکیەکانی دۆخی سیاسی ئێران و بارودۆخی سیاسی کوردستان و هەروەها ئەولەویەتیەکانی ئەم قۆناغەی چالاکی سیاسی و تەشکیلاتی کۆمەڵی لەخۆگرتە بوو. لە راپۆرتە سیاسیەکەدا جەخت لە سەرم خاڵانە کراوەتەوە کە بۆتان نەخوێنمەوە. کۆمەڵگای ئێران لە بەردەم گۆڕانکاریدایە و ئەو ململانێ سیاسیە و چینایەتیانەی کە هەر ئێستا لە هەناوی ئەم کۆمەڵگایە و هەروەها لە ئاستە بەرزەکانی دەسەڵاتدا لە ئارادان لە داهاتوویەکی نەک زۆر دووردا دەبێتە هۆی نەبەردێکی یەکلاکەرەوە و چارەنووسساز بۆ دیاریکردنی داهاتووی سیاسی ئێران. کۆماری ئیسلامی لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا لە دۆخێکی نەشەڕ و ناشتیدایە. دەسەڵاتداران دوای شەڕی 12 ڕۆژە بە ئاشکرا تووشی شپرسەی و سەر لێ شێواوی بوون. ناوەندەکانی بڕیار پارچە پارچە بوون، بەرپرسان بە ئاشکرا خەتی یەکتر ناخوێننەوە. استراتیژیمانەوە تەنانەت بۆ خودی ڕژێمیش ڕوون نییە. ئەو شکۆیی کە بەهۆی نەفوز و کاریگەری بەربڵاوی دەستگای هەوڵگری ئیسرائیل لە ئاستە بەرزەکانی حکوومەتدا دروست بووە، بەرپرسانی ڕژێمی تووشی ترس و دڵە ڕاوکێ کردووە. لەسەراستی کۆمەڵگا خەڵک وردە وردە خەریکن لەو هەلومەرجە تێنە دەرەوە کە بەهۆی شەڕی 12 ڕۆژە دروست بوو. بزوتنەوە ناڕزایەتیەکان لە پێناو پرسینان کار و بژێوی ژیاندا دەستیان پێکردوێتەوە و خەریکن پەرە دەسێنن. کرێکاران و زۆربەی هەرە زۆری جەماور بە دژوارترین قۆناغی ژیانیاندا تێدەپەڕن. پەرەسەندنی پراوێزنشینانی بێبەش لە کەمترین خزمەت گوزاریەکانی شار، پەرەسەندنی تاوان و تاوانکاری، زیادبوونی کاری منداڵان، گەڕان لە ناو زبڵ و پاشماوەکان، خەوتن لە ناو کارتۆن، لەشفرۆشی، زیادبوونی ئالۆدەبوون بە مادە هۆشبەرەکان، ژیابوونەوە و تند و تیژی خێزانی، داڕمانی ئەخلاقی، کەمبوونەوەی ئەمنیەتی کۆمەڵایەتی و چەندین بابەتی تر سەرجەمیان لە زمرەی لێککەوتە و دەرەنجامەکانی ئەم دۆخن. یەکێک لە تاڵترین نمونونەکانی هەژاری لە ئێران بریتە لە فرۆشتنی ئەندامەکانی جەستە، کەمنین ئەو کەسانەی کە گورچیلەیان ئەندامەکانی تری جەستەیان دەفرۆشن بۆ ئەوەی بژێوی ژیانیان دابین بکەن، کە ئەم نمونەیە بە تەنهای قوڵای ئەم قەیرانە نیشان دەدات. پلنۆم هەروەها ئەگەری کۆمەڵێک سیناریۆی جۆراوجۆری داهاتووی شرۆڤە کرد. لەوانە یەکەم، دانوستان لەگەڵ ئەمریکا کە ئەگەریش بەڕێوە بچێت ئەنجامەکانی بەکردەوە لە باشترین حاڵەتدا ناتوانێت جگە لە سازشێکی ئابڕوومەندانە شتێکی تر بێت، چونکە کۆماری ئیسلامی دوای ڕووداوە یەک لە دوای یەکەکانی 2 ساڵی ڕابردوو کە بووە هۆی داڕمانی نەفوز و جێگە و پێگەی ناوچەی ڕژیم و بە تایبەتیش دوای شەڕی 12 ڕۆژە، کۆماری ئیسلامی هیچ کارتێکی گوشاری بەمەبەستی بەدەستهێنانی امتیاز لە ئەمریکاوە بەدەست نییە، بەڵام قبوڵکردنی داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیل و بە ئەگەرێکی زۆر دەبێتە هۆی گۆڕانکاری لە ڕێبەریدا. دووەم، بەردەوامی سەرسەختی و هەوڵدان بۆ سەر لە نوێ ڕێخستنەوەی هێز و کەرەستەکانی شەڕ. سیاسەتێکی لەم شێوەیە بێگومان دەبێتە هۆی شەڕێکی زۆر ماڵوێرانکەرتر و شکستێکی تونتری لێ دەکەوێتەوە، بەڵام سەرنجام کۆتایی هەموو شەڕێک بریتە لە دانوستان و گفتوگۆکردن. دانوستانێک کە ئەم جارە مەرجی زۆر سەختتر بەسەر کۆماری ئیسلامیدا دەسەپێنێت. لە ئەوە حاڵەتێکیشدا پێشبینی دەکرێت گۆڕانکاری بەرچاو لە ناو بازنەی دەسەڵاتدارێتی ئێرانیشدا ڕوو بدات. سێهەم، پلانی ڕیفۆرمخوازان بۆ تێپەڕکردنی کۆماری ئیسلامی لەم دۆخەی ئێستا بەبێ شەڕ و شۆڕش بۆ ئەم مەبەستە
باڵە جۆراوجۆرەکانی ڕێفۆرم خوازانی ناو حکومەت یان دوورخراوە لە دەسەڵات پلان و گەڵاڵی جۆراوجۆریان بەدەستەوێ لەگەڵ دەستپێکی پرۆسەی داڕمانی ڕژیم ئەم بەشە لە ڕیفۆرم خوازان وێڕای ئۆلیگاریشی ئابووری سپای پازاران کە لە پشت پەردەوە چاوەڕوانی دەرفەتی کێوتۆن توانای ئەوەیان هەیە کە تەنانەت بۆ ماوەیەکی کاتیش بێت ببنە بەدیلێک بۆ دۆخی ئێستای ڕژیم. چوارەم بەردەوام بوونی شۆڕشی ژن ژیان ئازادی لە بوارە جۆراوجۆرەکاندا کە سەرنجام دەتوانێت ببێتە هۆی ڕوخانی شۆڕشگەڕانی کۆماری ئیسلامی. لە پلەنۆمی حوتەمی کۆمیتەی ناوەندیدا باز لە ڕۆڵی کۆمەڵە و سیاست و ئاراستەکانمان کرابوو، پلەنۆمی هەشتەمیش جەختی لەسەر هەمان ئاراستە کردەوە. سەبارەت بە کوردستان پلەنۆم لەسەر ئەو بڕوایە بوو کە لە ئەگەری ڕوودانی سیناروی لاوازبوونی حکومەت لەو ناوەندەدا ئەگەری دوو سیناروی سەرەکی لە ئارادایە. یەکەم، کوردستان دەکەوێتە دۆخێکی شۆڕشگەڕانە و هێزەکانی ڕژیم تێک دەشکێن. ئیدارەی کۆمەلگا دەکەوێتە ژێر دەسەڵاتی دامەزراوە جەماوەریەکان. گەشەسەندنی کۆمەلگای مەدەنی و بزافی وشیارانەی چەند مانگی ڕابردوو لە کوردستان و لە هەمووشی گرنگتر ئەزمموی شۆڕشی ژینە نیشانیدا کە لە کۆمەلگای کوردستانە پۆتانسیێلێکی زۆر هەیە بۆ ڕوودانی سینارویەکی لەو شێوەیە. هەر لەو پەیوەندیەدا کۆمەڵە پەرەپێدان بەم بزوتنەوە مەدەنی و نیشاندانی ڕێگای بەرەو پێشچوونی بە ئەرکی سەرەکی خۆی دەزانێت لەم قۆناغەدا. سیناروی دووەم کە ناکرێت لە بەرچاو نەگیرێت بریتیە لە زاڵبوونی حیزبە چەکدارەکان لە غایبی بزوتنەوەیەکی جەماوەری لە کوردستاندا. سیاسەتی کۆمەڵە لەم پەیوەندیەدا دەبێ ئەوە بێت کە ڕوودانی سینارویەکی لەو شێوەیە کە دەتوانێت زۆر مەترسیدار بێت و مەحاڵ و پوچەڵ بکاتەوە. پلەنۆم هەروەها جەختی لەسەرەوە کردەوە کە لە هەلومەرجی ئێستادا کاتێک ژیانی چینی کرێکار و بەشێکی زۆری چین و توێژە زەحمەتکێش و بێبەشەکانی ئەم ڕێی کۆمەلگا و تەنانەت نەوەکانی داهات و ئێرانیش مەترسی لە ناوچوونیان لەسرە. تەنها بە شکڵگرتن و ڕێککەوتنی بزوتنەوەیەکی بەهێز داواکاری تەوەر دەتوانرێت بەر بەم لە ناوچوونە بگرێت. بۆ پێگەێنانی بزوتنەوەیەکی بەهێزی داواکاری تەوەریش پێویستە و خەبات و نەڕزایەتیانەی ئێستا لەم دۆخی پەرش و بڵاوێ بێتە دەرەوە. پێویستە ویست و داواکاری بە پەلەی چینێ کرێکار بێتە پرسی سەرجەم کرێکارانی لە سەرکار و بێکار، ژن و پیا و لێهاتوو لێهاتوو، فەرمی و نافەرمی لە ئاستی سەراسەریدا. بە دیهاتنی ئەم بابەتەش پەیوەستە بە فراوانبوون و پتەوکردنی پەیوەندی نێوان هەڵسوڕاوانی کرێکاری لە ئاستی سەراسەریدا. بە بەشداری چالاکانە لە خەبات و ناڕزایەتیەکانی ئێستای کرێکاران بە بەهێزکردنی ڕۆحی هاوپشتی چینایەتی لەم خەباتەدا و گەیشتن بە ئاسۆیەکی ڕوون دەکرێت هاوسەنگی هێزی چینایەتی بە قازانجی کرێکاران بگۆدرێت و بزوتنەوەی کرێکاری پێگەیەکی گونجاوتر بەدەست بهێنێت بۆ خۆڕێکخستن و گەیشتن بە خواستەکانی. پلەنۆم لە درێژەی دانیشتنەکانیدا وادەی بەستنی کۆنگرەی 19هەمی کۆمەڵی دیاری کرد و هەروەها لەسەر هێڵە گشتیەکانی سیاسەتی هاوکاری لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان کە لە کۆنگرەی 18دا پەسەندکرابوون سەر لە نوێ جەختی کردەوە و ئەرکی تایبەتی بۆ بەرەو پێشبردننی بەکردەوەی ئەو سیاسەتە لە قۆناغی ئێستادا دەستنیشان کرا. لە کۆتایی پلەنۆمەکەدا ئۆرگانە ناوەندیەکانی کۆمەڵە ڕێکخرانەوە و جێگە و پێگەی هەرکام لە هاوڕێیانی تێدا دیاری کرا. لە کۆتاییدا بڕیاردرا کە سیاسەتە پەسەندکراوەکان لە بوارە جۆراوجۆرەکاندا لە ڕێگەی سیمیناری تایبەتمەندەوە و بە وردی بخرێنە بەرباس و لێکۆڵینەوە و بکرێن بە ڕێنماییەکی دیاریکراو. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران هەڤەی خەرمانان 1404 هەتاوی 8 سپتامبەری 2025 زاینی.